ئەو کەسەی کە ڕازی بێ بەوەی کە شتێک بێتە ناو دینەوە یا کەسێک شت ئەهێنێتە ناو دینەوە ئەشیکا بە دین تێگەیشتی مەسەلەن هاوارکردن بە غەیری خوا بە شێخ عەبدولقادر و بە پێغەمبەر و سەڵاو سەلەم هات چەندێکەی لە وتارەوە دعوەی بۆکە ئەڵێ خەڵچینە هاوار بە غەیری خوا بکەن هاوار بە پێغەمبەر بکەن ساوسەم هاوار بە شێخەکان و ئەولیا و پیاو چاکەکان بکەن یا ئەم عەمەلە فیعلەی کە ئێمەیکەین شەرعیە موسە خۆین پیاڵا خۆین نازانم زەهرە خۆین ئاگرە خۆین ئەمە شەرعیە تۆ دیفاع لەوانە بکەیت یا هیچ کەسێکی تریش کە دین پارچە پارچەکە یا شت دەهێنێتە ناو دینەوە ئەڵێ قەی چێکە با من لە تەعزیار قورئان بەپارە بخوێنم تۆ بێ دیفاعی لێ بکەیت یا هەر بیدعەیەکی تر بێتەوە کۆمەڵگایەوە دیفاع لە بیدعە بکەی لعنەتی خوات بەرەکەی وەرە سەر سنەت وەرەوە سەر سکەکە هەموو کەسێک ئەتوانێت بە عەقلی خۆی دینداری بکە بەڵام خوا ڕازی نییە بەوە خۆی پەروەردگار لەسەر و عەرشەوە دینی بۆ ئێمە ناردووە بۆ خۆی گەورە نێزانی ئێمە هەمومان هەر کەسە وڵاتی خۆی عەقلی هەیە و بە عەقلی خۆی دینداری بکە خۆم شتانی کە باسمان کرد زۆر ئەگەر بە عەقڵ بیکەیت تۆ ئەڵێ قەی چێکە با بکرێ بەڵام کە بەڵگەی لەسەر بوو ئەبێ خۆت پارێزە کاکە تۆ چوزانیت بۆیە پەنادانی کەسێکی مبتەدیع کە ئەزانی خوڕافەت بڵاوە کاتەوە درۆدە لەسە بڵاوە کاتەوە ئەسڵەن خەڵک فێری تەوحید و فێری ئیمان و ئەخلاقی بەرز و شتی باش و ئەوە نابێ فێری ئەوە نابێ خۆی بەهێز بێ خۆی پشت بەخوا بەسێ و لەسەر قاچی خۆی بۆستێ